دەمێ ساڵە خۆڵ ئەکرێتە چاوی ئەم میلەتە. من ئێمە قەت باوەڕمان بەوە نییە بە بڕیاری سیاسی لە عێراقەوە موچەکانی ئێمە هاوتان نەکرێ. بۆ چونکە بڕیاری دادگای فیدراڵی ملزیم و باتە و ئەوان لێی تێدەگەن. ئێمە لەوە ئەترسین خەمی ئەوەمانە بە ئیتیفاقی سیاسی کێشەکە موچەکانمان بە دەردی جاران برن. ئەگەر بە ئیتیفاقی سیاسی و لێرەوە لەگەڵیان ڕێک نەکەون کە ناشتوانن تا سەر ئەوە بڕوات، چونکە ئێمە بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە و ئێمە ئەزانین ئەو بڕیارانە یعنی چی، و ئێوەیش و هەموو عێراقیش دەزانێ یعنی چی. و لە حاڵی دواخستنی موچەکانمان جارێکی تر چ لە ڕۆژی دابەشکردنیە و چ لە هاوتانەکردنی بە عێراقەوە کە ئەڵێن هاوتانەکردن بە عێراقەوە بەڕێزان مەبەستمان جێبەجێکردنی یاسای ژمارەنوێی 2014ە کە ئێمە 10 ساڵی ڕەبەقە ئەسڵەن تا ماوەی 6-7 ساڵ تەنانەت لە کەناڵی ڕاگەیاندنەکانیشەوە قسەمان نەئەکرد لەبەر خاتری حکوومەتی هەرێم، بەڵام پێنەزان بوون. بۆیە لە مەرحەلەی دووهەمە دوای هەوڵی زۆرمان لەگەڵ خۆیان بەردەوام بووین لەگەڵ خۆیشیان و لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنیشەوە هەر لێ هەرێمە، بەڵام هەر بێسوود بوو تا ناچار چوین لە ساڵی 2022 لە دادگای ئیتیحادی سکاڵامان کرد و بڕیاری ژمارە 212 ئیتیحادی لە 23/11/2022 بۆ دەرکردین کە دەبێت موچەکانی ئێمەش بە پێی یاسای ژمارەنوێی ساڵی 2014 بدرێت.